یەکێتی تۆپی پێی کوردستان هەڕەشەی لە یاریزانانی تەمەن 16 و 17 ساڵان کردووە بە ڕاگرتنیان بۆ 5 ساڵ سزا نەدات ئەگەر بێت و دان بە فرۆشتنی یاریەکەیان دانەنێن و یاریزانەکانیش چۆنێتی شێوازی لێکۆڵینەوەکانی یەکەی تۆپی کوردستان ئاشکرا دەکەن. کاردانەوەکان دژی دوایین بڕیاری یەکێتی تۆپی پێی کوردستان بەردەوامە کە تێدا یانەی جیهان بەبێ بوونی بەڵگەی سەلمێنرا و بە بڕی 10 ملیۆن دینار سزا درا و بۆ 2 ساڵیش لە سەرجەم چالاکیە وەرزشیەکان ڕاگیرە. یاریزانانی یانەکە باس لەوە دەکەن یەکێتی تۆپی پێی کوردستان وەک تاوانبار مامەڵەیان لەگەڵ کردوون و وەک بنکەی پۆلیس لێکۆڵینەوە و لێپرسینەوەیان لەگەڵدا کردوون. یاریزانێک دەڵێت سەرۆکی یەکێتی تۆپی کوردستان وتوێتی دەبێت دان بەوە دابنێن کە یاریەکە فرۆشراوە. دوێنێ کۆبوونەوەی یەکێتی تۆپی پێی کوردستان بانک هەموو یاریزانەکانی زیانیان کرد بێمایان گوت قسە بکەن بەڕێز قسەفینکانەبی جەختی لەسەرەوە کردەوە کە ئێمە بڵین بە زۆر بڵین یاریەکە فرۆشراوە ئێمە ژاگەمان لە هیچ نەبوو. دوێ من ویستم قسە ڕاستیەکان بکەم قسەکانم تاوانەکە منی کردە دەرەوە. یاریەکە ئەوان 2 گۆلان لە ئێمە کرد بە حەقی خۆیان ئەوان پێگوت یاریەکە 2-0 بوو. هەندێکی پێ ئێمە گۆلێکمان کرد هەندێکی پێ لە یارمەنەکە 2 ئۆفسایدی بەڕێ کرد مدەریبەکەشمان لەسەر کە تووڕە بووی تەطبیق ئۆفساید مەکەن. ئەوەندەم گوتی عنیە تو دەری گەمەنە فرۆشراوە گوتم ئەوەندە دەزانم منێ کەسەمی کرد دەرێ. ئەو یاریزانانەی کە تۆماری دەنگیان بڵاو بۆتەوە باس لەوە دەکەن لەژێر فشارێکی دەرونی زۆردا و بۆ خۆپاراستن لە تانە و تەشەری هاوڕەکانیان وتویان یاریەکە فرۆشراوە وەگەرنا هیچ بەڵگەیەکیان لا نییە و هیچیشیان نەبیستووە و هیچ کەسیش پێی نەوتون یاریەکە بەدەستەوە بدەن. من هەمووتان دەزانم گۆڵپارێزم وە ئەو 17 گۆڵ زۆر بوو ینی زەختێ زۆرم لەسەر بووە من هەموو خەڵک باسی ئەو 17 گۆڵیانەکرد منیش زەختی زۆرم لەسەر بوو ناچار بوومەوە ناوێ بووسم بۆ هاوڕێیەکەم تێدا باسی دەستەی کارگێڕوانە بکەم دەنا دەستەی کارگێری گومانێکی لەسەر نیە چی نەکرد بەس 17 گۆڵجی گومان بوو لای هەمومان بەڵام من گۆڵچیم و زەختێکی زۆرم لەسەر بوو لەبەرەوە قسانم کردووە. لەو نامە سەوتێکە بڵاو بوویتەوەی من کە دەڵم یاری فرۆشراوە ئەوە بە زەختەشی زۆر ئەو قسەم کردیە یعنی کە یاریزانێک لینە پێشتا یاریزانە 17 گۆڵ بخوە بڕاتەوە لە لای ماڵە و لای برادەکان یا گەمەی پێ بکرێ زەختەش زۆر بوو یعنی بەخۆش ماگەم لێنەوە کە چۆن قسەم کردووە. ناد ئیدارەش بە برادەکان تەلەفۆنیان دەکەمیان کە داهات نەچاتی قسەیان دەکرد زۆر کەسە بۆ نەشم دەناسی داهات قەشمەری پێ دەکردم یاری پێ دەکرد دەگو 17 گۆڵ بخواردیا ئالەوەی تووڕە من باڵاستی تەلەفۆن لەگە برادێکم کرد ئەو قسە غەڵەتانم کرد ئێستاش دەرم ئیدارە هیچ غەڵەشدانی هیچ یارێک نەفرۆشرێتەوە. ئەندامێکی دەستەی کارگێڕیانەکەش دەڵێت لە کاتی لێکۆڵینەوەدا بەرپرسانێکێتی تۆپی پێی کوردستان هەڕەشەی ئەوەیان لە یاریزانەکان کردووە ئەگەردان بۆ دانەنێن کە یاریەکە فرۆشراوە ئەوە بۆ 5 ساڵ لە یاریکردن ڕادەگیرێن. کتابێکمان لێرە کردی ئەو کتابی بردوشمان لێرە بە غەڵەتی یعنی نازم خوێندەواریان نییە کتابمان بردێ دەرێن کاکە ئەمە سەبر بگرن ئەمەش تحقیق خۆمان دەکەین ئەنگۆش تحقیق بگەینە حەقیقەت کتابەکە کەچی لەوێن دەر پیشانی لاعیبەکانیاندا ئەوە تا نادی جیهان کتابی کردیا ئەنگۆ هەمووتان گۆڵتان بەردە گەمەتان فرۆشتیە لاعیبەکانیان چاوترس کردێوە منداڵ والله یەکیان تەلەفۆنەوە من دەکەن دەگریا دەیگو ئەم لۆ 5 ساڵ ڕابگیرێم تهدیدی بەوە کرا والله 5 ساڵ ئەتوو لە هەموو حتا لە فڕق شعبیش نابی تۆپانێ بکەیت ناو دەدەی لە فڕق شعبیش نابی ئێ منداڵە تەنگا بوو هەموو 16 ساڵن خۆ بۆ لەبەر چاوتانی. لە 15 مانگە لە کۆتا هەفتەی خولی نایابی تازا پێگەیشتوانی کوردستان یانی جیهان بە ئەنجامی 17 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بەیانی پێشمەرگە دۆڕا بە منجامەش یانی پێشمەرگا بەسەر یانی زاخوی ڕکابەریدا سەرکەوت و نازناوەکەی گەڕاندەوە پارێزگای سلێمانی لە بەرامبەریشدا دوور لە چاوەڕوانەکان یەکێتی تۆپی پێی کوردستان لە پاش لێکۆڵینەوەیەکی سەرەتایی سەرجەمەنجامی خولی نایابی تازە پێگەیشتوانی هەڵوەشاندەوە و تەنها یانی جیهانیشی بە 2 ساڵ ڕاگرتن و 10 ملیۆن دینار سزادا ئەمەش ناڕەزایی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا.